أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. أما بعد پێشەکی داواکەین لە خوای گەورە و میهرەبان لێی ئەپاڕێینەوە بە ناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی ئەڵێن یا ڕەبی خوایە چۆن ئاوا کۆمانت کردووەتەوە لە ژێر تاعەتی خۆتدا، خوایە ئاوا کۆمان بکەیتەوە لە بەهەشتی پان و بەرینی خۆت یا ڕەب العالەمین. یا ڕەبی خودایە ئەوەی مشکلەیەک و ئاژاوەیەکی هەیە خودایە بۆی ئاسان بکەی، یا ڕەبی خودایە ئەوەی سەغڵەتیەک و تەنگانەیەکی هەیە خوایە دەرگای خێری لێ بکەیتەوە یا ڕەب العالەمین. خۆشەویستانم، برا ئیماندارانم، لە چەند خوتبەیەکدا باسی ئیمانمان کرد، باسی حەقی خوای گەورە و میهرەبانمان کرد کە خوای گەورە و میهرەبان حەقی گەلێ زۆرە لەسەرمان، بەڵام لە قورئانی پیرۆزدا لە دوای حەقی خوای گەورە و میهرەبان، خوای گەورە و میهرەبان باسی حەقێکی کردووە لەگەڵ حەقی خۆیدا، باسی مافێکی کردووە لەگەڵ مافی خۆیدا. ئەوش حەقی دایک و باوکە لەسەر ڕۆڵەکان، و ڕۆڵەش حەقی هەیە بەسەر دایک و باوکەوە. دایک و باوک حەقی زۆرە لەسەر منداڵ، لەبەرەوەی یەکێکە لەو سەبەبانەی کە منداڵ وجودی ئەبێ لە دنیادا، دایک و باوک سەبەبن لەبەرەوەی کە تۆ تێیتە دنیاوە. دایک و باوک حەقیان زۆرە لەسەرمان. ئەمجا هەوڵ بدەین لە چەند ئایەتێکدا و لە چەند فەرمودەیەکی سەحیحی پێغەمبەردا صلی الله عليه وسلم باسی فەضڵی دایک و باوک بکەین، هەتا وەکو دایک و باوکتان ماوە لە دنیادا چاک بن لەگەڵیا، چاک بن لەگەڵیا. وەکو سەلەف فەرموویانە کاتێ دایکی بمردایە یەکێ لە تابعی زۆر ئەگریا، ئەیانوت بۆ نەئەگریای؟ ئەی فەرموو وەڵڵاهی دەرگایەکی بەهەشتم لێ داخرا، دەرگایەکی بەهەشتم لێ داخرا. خوای گەورە و میهرەبان لە 5-6 شوێندا لە قورئانی پیرۆز باسی حەقی دایک و باوک ئەکا لەسەر منداڵ، بەڵام لە شوێنێکدا باسی حەقی منداڵ ئەکا لەسەر دایک و باوک. خدا ئەفەرمێت وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. خدا أفرميت واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. خدا أفرميت وإذ أخذنا ميثاق بني إسرائيل لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا. خدا أفرميت ووصينا الإنسان بوالديه حسنا. خدا أفرميت ووصينا الإنسان بوالديه إحسانا. بلام لشينك أفرميت خواهي قورو مهربان أفرميت يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين. لشينك دا خدا وأفرميت بلي خواهي قورو مهربان كاتي أوي لباس كردني لسورة إسراء دا كأفرميت لا تجعل مع الله إلها آخر فتقعد مذموما مخذولا. نكن لقل خواي قورو مهربانا كس يتربكن بخواو بيبرستن لبر أوي أمينيتا وبمذمومي ومخذولي، يعني بسرشوري بزليلي لجهنم. لباشان دا خدا فرميت وقضى ربك سيانزا معناي هي لقرآن دا معناي قضاء لقرآن دا بس سيانزا معناها هاتوا، بلام أم معنايك لسورة إسراء أفرميت
وقضى ربك ألا تعبدوا يعني أمر ربك خدا أمري كردوه ككس عبادت نكن نلا آسمان للا زويدا نمردو بيو نزنو بيت إلا إياه أبي بس خواه بپرستم لبروي هو الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد خوي همشت خوي قورو مهربان إلا إياه وبالوالدين إحسانا لقل دايكو باو كانا تشاك بن إحسانا چبا قسە بێت چ بە کردەوە بێت خدا ئەفەرمێت چاک بن چ لە ژیانە بێت چ لە کاتی مردوویە بێت إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما كاتي أي منداڵەکە أي ڕۆڵەکە دایک و باوکت لەلای تۆ گەورە ئەبن عندك الكبر أحدهما أو كلاهما دایکت بێت یا دایک و باوکت بێت خدا باسی قول من بوك أفرميت فلا تقل لهما أف يعني نزمترين مرتبي كلمة لزباني عربي دا أوفا خدا أفرميت نكي لتو بشويتو بري أوف لدستان فلا تقل لهما أف ولا تنهرهما وكاركي وامكا هل مشاخ سريانا مخر سريانا أمريان في مكة ولا تنهرهما أي شي بكين خوايا خدا أفرميت وقل لهما قولا كريما دي وكو نهيلي من كردوكا نابي برين أوف شبه كلميك نابي تنهرهما لإيما بشويتوا كفعلة دي خوا أفرميت وقل لهما قولا كريما قولك كاتي قسو قفتيان لقلا كي زور نرمونيان بو زور لسر خوبة بۆ یەکێ لە تابعی کاتێ سەردانیان بکردایە ئەهاتنە دەرەوە ئەیانوت ئەوە فڵانە کەس چیەتی ئەڵێی نەخۆشە قسە ناکە ئەیانوت نەخێر ئەوە لە لای دایکی دانیشتووە بەخوا وەک نەخۆش وایە وقل لهما قولا كريما قولێکی نەرمونیان لەسەر خۆ واخفض لهما جناح الذل من الرحمة دەی ئەمجا فعلت با جوان بێت هەردوو باڵ خۆتیان بۆ شۆڕ بکە خۆت زەلیل بکە لە بەردەمیانە جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا ئەمجا دوعایان بۆ بکە بڵێ خوایە ڕەحم لە دایک و باوکم بکەی چۆن ئەوان منیان پەروەردە کرد لە مناڵیەوە ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێت کاتێ گەیشتە نێزک ماڵ خۆیان ئەیفەرموو السلام عليك يا أماه ئەوش پێی ئەوت وعليكم السلام ورحمة الله وبركاته أي فرمو أبو هريرة بدايكي رحمك الله كما ربيتني صغيرا رحمتي خوات لي بأي داية شون منت لمنالي پرورده کرد أو شي فرمو وبارك الله فيك كما بررتني كبيرا بركتي خوالتوش بأي رولا چۆن ئاوا چاکەکاری لەگەڵ منە لە کاتی گەورەیمە ئاوها ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەلەم ئایەتانە تێگەیشت بوون سەحابە نەک وەکو چەندەها کەس ئەیە واقیعە ئەمە قەناعەت ئەکەن نەکاتە پرچی دایکە گوێنی پێ ئەدا ئەمری پێ ئەکا خۆی و خانمی خێزانی لە ماڵەوە ئەمر بە دایک و باوکی ئەکات ئەوە و کەسانە لە ڕەحمەتی خوا دوورن خدا أفرميت واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا خوايا الرحم بدايك باوكان من بكي شون إيميان پرورده کرد لمن دارية أو فضلي دايك باوك لسن من داركان ولا حديثك صحيح دا كتاك كردن لقل دايك باوكا تاكترين أعمال وخوشويسترين كردوية للاي خوا لدواي عبادتي خوا لحديثك صحيح دا إمام مسلم روايتك بجمارة 85 لعبد الله كري مسعود وأفرميت برسيارم كد لبيغمبر صلى الله عليه وسلم متم أي بيغمبري خوا أي الأعمال أحب إلى الله وفي الرواية أي الأعمال أقرب إلى الجنة وفي الرواية أي العمل أفضل وتم أي پێغەمبەری خوا
چ کردەوەیەک هەیە لە بەهەشت نێزگت بکاتەوە، چ کردەوەیەک هەیە لە لای خوا خۆشەویست بی ئەو کردەوەیە با من ئەنجامی بدەم، چ کردەوەیەک هەیە زۆر بەڕێزە لە لای خوا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وڵامدا فەرمووی الصلاة لوقتها، نوێژکردن لە کاتی خۆیدا، نوێژکردن لە کاتی خۆیدا هەتا بتوانی لە جەماعەت لە مزگەوتدا لەگەڵ مسلمانانە نوێژەکەت ئەنجام بدەیت، نەکو وەکو سیفەتی نەکو وەکو منافقەکان ئەو سیفەتە نوێژ دوا بخەی نوێژ دا بخەی هەتا وەکو وەختی خۆراوا بێت بڕۆی، وەکو کەڵەشێرێک پەرژینی قایم بێت چۆن دەنوکەدا لە ئەرز ئاوا نوێژەکانمان بکەین. نە، فەرمووی الصلاة لوقتها. ثم قلت أي يا رسول الله، چیتری لە لای خوا زۆر خۆشەویستە؟ فەرمووی بر الوالدین، چاکەکردن لەگەڵ دایک و باوکە، نەک بەمەبەست ئەوەی کە تۆ لێیان ئەترسی، بەمەبەست ئەجر و پاداشت، بەمەبەست ڕەحم و بەزەیی، بەمەبەست ئەوەی کە ئەوان سەبەبێکن تۆ هایتە دنیاوە. فەرمووی لەگەڵ دایک و باوکە چاکە بکەی. ثم قلت أي يا رسول الله؟ قال الجهاد في سبيل الله. لدواي چاکەکردن لەگەڵ دایک و باوکە ئەی پێغەمبەری خوا فەرمووی غەزا بکەی لەگەڵ کافرانە لە پێناو خوا. وا بۆمان دەرەکەوە لەم حەدیثە وەکو عولەمایان ئەفەرمون چاکەکردن لەگەڵ دایک و باوکە چاکترە لە جیهاد، چونکە لەوانەیە لە سەحابە تێنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا گەرەکمانە بێین لەگەڵ تا ئەجرمان گەرەک لە خوا بۆ ئەوەی شەهید بین لە غەزایە. لە وڵامدا پێی ئەڵێت دایک و باوکت ماوە؟ ئەفەرمێت بەڵێ، ئەفەرمێت دەبڕۆ فەلزەمها فإن الجنة تحت قدميها، بڕۆ مەقەیەتی دایک و باوکت بکە، ئەجر و پاداش لە لای ئەوانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیان گەڕێنێتەوە، واتە سەبەبێکە کە ئەو کەسا بێتە خۆشەویستی خوا ئەگەر لەگەڵ دایک و باوکە چاکە بکەی. یەکێتر لەو فەضڵ و ئەجر و پاداشتانەی کەوا کەسێ لەگەڵ دایک و باوکە چاکە بکات، خوای گەورە و میهرەبان لەو کەسە ڕازی ئەبێت. ئەلەم حەدیثەدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح الجامعە 3507 ئەفەرمێت رضا الرب في رضا الوالدين وسخطه في سخطهما، ڕەزابوونی خوا لەگەڵ ڕەزابوونی دایک و باوکایە، بەڵام تووڕەبوونی خوا کاتێ خوا لە یەکێک تووڕە بێت غەزەبی لێ بگرێت لەگەڵ تووڕەبوونی دایک و باوکایە. ئەو دایک و باوکا بێ مستەقیم بن، ئەبێ ڕوو لە خوا بن، ئەبێ ئەمر بە مناڵەکانیان بکەن بە چاکە، نەهیان لێ بکەن لە خراپە، لەو کاتانەیە بێ بە قسەیان بکەی. بەڵام خدا ئەفەرمێت وئین جاهەداکە عەلا ئەن توشریکە بی ما لەیسە لەکە به علم فلا تطعهما. خدا ئەفەرمێت ئەگەر لحیان لێت کرد کە تۆ کوفر بکەی، کە نوێژ نەکەی، کە سونەت نەکەی، کە دینداری نەکەی، خدا ئەفەرمێت بە قسەیان مەکەلەوە. وصاحبهما في الدنيا معروفا، بەڵام هەرچەنێ بە قسەیان ناکەی ئەبێ هەر چاک بی لەگەڵیاندا، ئەبێ هەر چاک بی لەگەڵیاندا. کەواتە ئەو کەسەی ئەو منداڵی ئەو کوڕی ئەو کشەی گەرەکێتی خوا لە خۆی ڕازیکە با بە قسەی دایک و باوکی بکات، هەتا وەکو باوکی لە قسەی خوا و لە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرنەچووە، بێ بە قسەی بکە و واجبە. ئەو کاتە بە قسەت کرد خدا لێت ڕازی ئەبێت. یەکێتر لەو فەزڵانەی دایک و باوک ئەوەیە کە کەسێک لەگەڵ دایک و باوکە چاک بکە، کە کەسێک چاکەکار بێت لەگەڵ دایک و باوکە، ئەو چاکەکردنەی لەگەڵ دایک و باوکە سەبەبێکە ئەو کەسە خوای گەورە و میهرەبان بە فەضڵی خۆی بیکاتە بەهەشتەوە. ئێمە هەمومان هەوڵە دەین، هەمومان تێ ئەکۆشین بۆ ئەوەی خدا بمان کاتە بەهەشتەوە و لە ئاگری دۆزەخ بمان پارێزێت. واللهی سەبەبێکە ئەمە کەسێ لەگەڵ دایک و باوکە چاک بێت، سەبەبێکە ئینشاء الله کە خوای گەورە و میهرەبان بکاتە بەهەشتەوە. ئەلەم حەدیثەی 2551 صحیحی مسلم بۆمان دەرئەکەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم منبەرێکی هەبوو، ئافرەتێک بەدار بۆی کردبوو
ئەو مینبەرەی کە بەدار دروست کرابوو سێ پایەی هەبوو، بەو سێ پایە سەرەکەوتە بان مینبەرەکە، ئەوە بوو لەوە پێش لەبان کۆتەرەدارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاری ئەوتەوە. ئەمجا ئەو ئافرەتە هات فەرمووی ئەی پێغەمبەری خوا من کوڕەکەم نەجاڕە حەزەکەم مینبەرێکت بۆ بکەم. فەرمووی کەیفی خۆتە؟ کاتێ مینبەری بۆی کردو جومعە لەبان مینبەرەکە خوتبەی ئەوتەوە، دارەکە لە پاڵ مزگەوتەکە دەستی کرد بە منداڵێک چۆن ئەگرێت وشترێک چۆن ئەنووزێتەوە بۆ بەشکەکەی، ئەو دارە دەستی کرد بە نوزەنوز، هەتا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبان مینبەرەکەی دابەزی و دەستی کردە مل دارەکەیە. ئەمجا ئەفەرمێت چۆن مناڵ کاتێ دایک منداڵ وسکتەکە ئەمجا بەرەنسکە ئەیگرێ و لەسەر خۆی ئەفەرمێت ئەو دارە ئاوە بەرەنسکێدا هەتا وسکتم کردەوە. فەرمووی ئەو دارە بۆیەوە کە هەتا وەکو من لە لای بووم و دەسم پێوا گرت و لە لای خوتبەمەوتەوە، ئێستاکە لەبەر ئەوەی زکری لەلا ناکەم ئەو دارە ئاواکە. ئەفەرمێت ئەگەر ئاوام لێی نەکردایە هەتا قیامەت ئەنووزاوە ئەو دارە. لەبان مینبەرەکەی سێ پایەی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەحابە ئەفەرمێت کاتێ سەرکەوتە بان مینبەرەکە پایەی یەکەمی بڕی و هاتە بان مینبەرەکە فەرمووی ئامین بە دەنگێکی بەرزەوە. پایەی دووەمی بڕی فەرمووی ئامین. پایەی سێیەمی بڕی و هاتە بان مینبەرەکە فەرمووی ئامین. سەحابەکان ڕزای خۆیان لێبێ فەرموویان یا ئەی پێغەمبەری خوا عەلا ما ئەمەنتە، ئەوە لەسەر چی سێجار تۆ فەرمووت ئامین ئامین ئامین؟ فەرمووی وەڵڵاهی ئێستاکە جیبریل هات بۆ لام سەلامی خوای لەسەر بێت، گەیمە بان پایەی یەکەم و جیبریل گەیە لام. فەرمووی ئەی محەممەد صلی الله عليه وسلم رغم أنف امرئ ذكرت عنده فلم يصلي عليك فقل آمين فقلت آمين. فەرمووی ئەی پێغەمبەری خوا لوت ئەو کەسە بچێ بە خۆڵە، ئەوە کینایەتە بۆ تەنقیسی ئەو کەسە، ئەوە کینایەتە بۆ زەلیلی ئەو کەسە. ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئەمن یەمشی سەویا على صراط مستقیم؟ کەسێک بەسەر دەموچاوە ڕێ بکە یا کەسێک بە هەردوو پای ڕێ بکە، کامەی لەسەر ڕێگای ڕاستن؟ کەس ئەتوانێت بەسەرا ڕێ بکە؟ کەسێک ئەڵێ فلانە کەس لوتی بەرزە، لوتبەرزیەکی شەرعی، سەربەرزیەکی شەرعی، بەڵام ئەوەی پشتی لوتی لە خۆڵایە. فەرمووی لوت ئەو کەسە بچێ بە خۆڵە، یعنی دوا بکەوێ، یعنی زەلیل بێت. دوعای لێ کرد جیبریل سەلامی خوای لەسەر بێت کە کاتێ ناوی تۆ تێنن و سەڵاوات نادەن بڵێ ئامین. منش وتم ئامین. ئاگاتان لەوە بێت ناوی پێغەمبەر هات صلی الله عليه وسلم سەڵاواتی لە دیار بدەن ئەگەر لە دڵتان شەوە بووە، وإلا ئەو حەدیثە بەرمانەکەوێت. ئەفەرمێت پایەی دووەمم بڕی هاتمە بان، جیبریل پێمی وت رغم أنف رجل دخل عليه شهر رمضان ثم خرج ولم يغفر له فقل آمين فقلت آمين. فەرمووی لوتە و کەسە بچێ بە خۆڵە کە مانگی ڕەمەزان دێت و مانگی ڕەمەزان تەواو ئەبێت، خدا لەو کەسە خۆش نابێت. بۆچی؟ لەبەر ئەوەی بە ڕۆژوو نەبووە، گاڵتەی بە مانگ ڕەمەزان کردووە، بە ڕۆژوو بۆ زبان خۆی نەگردووە، ڕۆژۆکەی بۆ سەحەتی خۆی گردووە نەک بۆ خوا. ئەوە لوتی ئەچێ بە خۆڵە، خوا لێی خۆش نابێت. من شوتم ئامین. سێم پاش پێمی فەرموو رغم أنف رجل أدرك أبويه يا والديه أو كلاهما ثم لم يدخلاه الجنة فقل آمين فقلت آمين. فەرمووی لوتە و کەسە بچێ بە خۆڵە دوا بکەوێ و زەلیل بێت، سەرشۆڕ بێت ئەو کەسەی کەوا دایک و باوکی لایەتی، یا ئەوە تا کلاهما دایکێتی یا باوکێتی یا هەردووکیانە، بەڵام فەلەم یودخلاه الجنة ويدخلاه ئەگەڕێتەوە بۆ دایک و باوک، یعنی دایک و باوکی نایکەنە بەهەشتەوە، واتە یعنی ئەو کەسە ئەمەنە لەگەڵ دایک و باوکی خراپە، ئەو خراپەیە وای لێ ئەکا کە لەگەڵ دایک و باوکی کردێتی نەیەلن بچێتە باشتەوە، کردەوە ناشرینەکەی لەگەڵ دایک و باوکە وای لێ ئەکا ناچێتە بەهەشتەوە. بڵێ ئامین. مشوتم ئامین. بەڵام مەفهوم مخالفەی ئەم حەدیثە ئەوەیە کەسێ لەگەڵ دایک و باوکی چاک بکە، چاکە کار بێت، دایک و باوکی شەفاعەتی بۆ کە نەک نایەڵێ بچتە بەهەشتەوە.
دایک و باوکی هەوڵی ئەوەی بۆدەن دوعای ئەوەی بۆکەن لە لای خوا ئەپارڕێنەوە بۆ ئەوەی منداڵەکەی بچێتە بەهەشتەوە نەک نەیەڵێن کردەوە ناشرینی لەگەڵ دایک و باوکە سەبەبێکن لە بەهەشت ڕابگیرێی چاکەکردن لەگەڵ دایک و باوکە سەبەبێکە بۆ ئەوەی بڕۆیتە بەهەشتەوە خوای گەورە و میهرەبان ڕەحم لە دایک و باوکانمان بکە خوای گەورە و میهرەبان تەوفیقمان بدا لەسەر هەموو کارێکی خێر و هەموو قسەیەک و هەموو کردەوەیەک یا رب العالمين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين ئەوانە کە باسمان کرد هەمووی فەضڵی دایک و باوکە لەسەر منداڵ و دایک و باوک فەضڵی گەلێ زۆرە لەسەرمان چ لە ژیانە و چ لە دوای مردنیان بەڵام بابینە سەر یەکێک لەو حەقانەی کەوا دایک و باوک هەیەی بەسەرمانەوە یەکێ لەو مافانە ئەوەیە ئێمەی مسلمان مصاحبەی دایک و باوک بکەین هاوڕێتی دایک و باوک بکەین لەگەڵ دایک و باوکا بین لە دنیادا بەچاکە دائیمەن هەوڵی ئەوە بدەین ئەگەر دایک و باوکمان خراپە دوعای خێریان بۆ بکەین خوا هیدایەتیان بدا زۆر حەریص بین لەسەر هیدایەتیان زۆر حەریص بین لەسەر ئەوەی کەوا چاکە کار بین بەرامبەر بە دایک و باوک دایک و باوک ئەمە حەقێکێکی دایک و باوکە لەسەر ئێمەی مسلمان کە حەریص بین لەسەر هیدایەتیان کە حەریص بین لەسەرەوەی دائیمەن چاکەیان بەرامبەر بکەین ئەمە حەقە لەسەرمان ئەمە واجبە لەسەرمان بۆیە ئەبی کەثیری سحێمی یەکێکە لە تابعی ڕزای خوای لێ بێت ئەفەرمێت لەگەڵ ئەبوو هورەیرەیە بووم ڕزا و ڕەحمەتی خوا لە ئەبوو هورەیرە بێت ئەبوو هورەیرە قسەی بۆمان ئەکرد لە قسەکەیدا فەرمووی ما خلق الله مؤمنا سمع بي ولم يراني إلا أحبني أبي كثير أفرميت أبو هريرة فرموي خواي گەورە و میهرەبان هیچ ئیماندارێکی خەڵق نەکردووە جۆی لە ئەبوو هورەیرە بێت نەمش بینێت ئیلا ئەبوو هورەیرەی خۆشگەرەکە یعنی ئەوەی ئیماندارە ئەبێ ئەبوو هورەیرەی خۆشگەرەک بێت والله ئەو کەسەی ڕقی لە ئەبوو هورەیرە و قسەی پێکە قەسەم بەخوا ئیماندار نییە ئەبی کەثیر ئەفەرمێت منش بە ئەبوو هورەیرەم وت قلت وما علمك بذلك تۆ چوزانی هەرچی ئیماندار هەبێ و ئیلا ئەبێت تۆی خۆشگەرەک بێت ئەوش لە وەڵامدا فەرمووی ئەم حەدیثەش لە صحیحی مسلیمە بە 2491 ئەفەرمێت إن أمي كانت مشركة كنت أدعو أمي إلى الإسلام فدعوتها يوما فأسمعتني في رسول الله صلى الله عليه وسلم ما أكره فأتيت رسول الله صلى الله عليه وسلم وأنا أبكي فقلت يا رسول الله إني كنت أدعو أمي إلى الإسلام فتأبى علي فدعوتها اليوم فأسمعتني فيك ما أكره أبو هريرة أفرميت دايك مشرك بو طبعا أبو هريرة وكو تاريخ السيرة باسي كان 4 سال لقل پیغمبر أبو صلى الله عليه وسلم زور بي حديث كاني پیغمبر صلى الله عليه وسلم هموي لسنجابو أفرميت دايك مشرك بو بباور بو بخوا بباور بو بپیغمبر صلى الله عليه وسلم منش زور هوري أوم لقرها أداء شكا لمعناي وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا وصاحبهما في الدنيا معروفا ألو آياتانا تيجيشتبو أبو هريرة أفرميت زور دلم بدايك مأسوتا هساني فكري دوزخ ما كردو سيري دايك ما كرد خوم بينا أقريا زۆر ئەڕۆیم لە دایکم ئەپاڕامەوە زۆر هەوڵم لەگەڵیان ئەدا دایە گیان ئیمان بێنە واللهی خێری دنیا و قیامەتی تایە واز لەم بتپەرستیە بێنە ئەڵێ دایکم بە قسەمی نائەکرد و زۆر هەوڵم لەگەڵیان ئەدا هەتا وەکو ڕۆژێکیان قسەیەکی وت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم من زۆر پێم ناخۆش بوو ئەفەرمێت
دەستم کرد بە گریان و چوون بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا ئەبا هورەیرە چیتەوە؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا دایکم مشریکە و خۆت ئەزانی زۆر هەوڵی لەگەڵا دەم کە مسلمان بێت بەڵام ئەمڕۆ قسەیەکی پێتوت من زۆر پێم ناخۆش بوو کاتی ئەو قسەی پێتوت داوات لێ ئەکەم ئەی پێغەمبەری خوا داوات لێ ئەکەم فادعوا الله أن يهدي أبي هريرة داوات لێ ئەکەم داوا بکەی لە خوای گەورە و میهرەبان کە خوددا هیدایەتی دایکی ئەبوو هورەیرە بدات پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بۆ ئاسمان بەرزەوە کرد و یەکێکە لە عادەتی یەکێکە لە سنەتی کە لە کاتی دوعایە دەست بۆ ئاسمان بەرزەوە بکەی فەرمووی اللهم اهدي أبي هريرة خوایا هدايتي دايكي أبو هريرة بدي أوش فرميت فخرجت مستبشرا بدعوة رسول الله صلى الله عليه وسلم فلما جئت فصرت إلى الباب فإذا هو مجاف أفرميت كاتي أم دعايي بوم كرت زور دلم مطمئن بو كوت مرية بووي بشرا بدم دايكم بلن دايا پیغمبری خوا دعايي بوت كردا خوم زور دلم پی خوش بو بو دعايي پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت لرير ريمكر هتاوكو قيمة مال قيمة بردم قابي سيركم قابي كمان مجاف أي مغلق قابي كمان دراوة بيوة فسمعت أمي خشف قدمي دايكم لجورة وجويلة دن بام بكاتي هاتم بو بردم قابيكا فقالت مكانك يا أبا هريرة دايكم بيم يود لجي خود بوست أي أبو هريرة مجليروا وسمعت خضخضة الماء من جملة دنجي وآو أرشت قال فاغتسلت ولبست درعها وعجلت عن خمارها دايكم أقام ليتي لمالو دنگ آوتي وعجل خوي قوريو سرو بوشاككي داب سر خويا وهات دروا ففتحت الباب قابيكي بوم كردو ثم قال يا أبا هريرة أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله جيب جي دعاي پیغمبر صلى الله عليه وسلم لا إخواي قورو مهربان آوا إخواي قورو مهربان دعاي پیغمبر صلى الله عليه وسلم يكا ويك جوابي أداوة أبو هريرة رضا ورحمتي إخواي نبي أفرميت فرجعت إلى رسول الله صلى الله عليه وسلم فأتيته وأنا أبكي من الفرح منش أقريا من خوشيا أول جاء لنا خوشيا أقريا بلام يستاكل خوشيا أقريا أفرميت قلت أبشر يا رسول الله فقد استجاب الله دعوتك أي پیغمبر إخوة بشرى بيبود والله إخوة قولوا مهربان جوابي دعاكتي داوى إخوة قولوا مهربان هدايتي دايكي أبو هريرة دا أفرميت وقال خيرا ودعا لي بخير ثم قلت يا رسول الله وتمي پیغمبر إخوة هندي لإيمان داران حزمان لناكن دايكم نوعا تبعات يكون نوعا هرسوكوتي هي هندي جار حز لهندي إيمان دارش ناكن إيما داواب كالأخوة أي پیغمبر إخوة كإيمان داران لاي أبو هريرة ودايكي أبو هريرة خوشويز بن أبو هريرة ودايكي أبو هريرة لاي إيمان داران خوشويز بيت پیغمبر صلى الله عليه وسلم دستي كرب دعاء فرموي اللهم حبب عبيدك هذا يعني أبا هريرة وأمه إلى عبادك المؤمنين وحبب إليهم المؤمنين يا رب خوايا أبو هريرة لاي إيمان داران خوشويزك ودايكي أبو هريرة لا إيمان داران خوشويزك خوشيان گرك بيت وإيمان دارانش لا أبو هريرة ودايكي أبو هريرة خوشويز بن يا رب العالمين أمجا أبو هريرة فرموي فما خلق مؤمن يسمع بي ولا يراني إلا أحبني خواهي قولوا مهربان هيش إيمان دارك خلق نكردوا بهوي دعاي پیغمبر صلى الله عليه وسلم هر بلن أبو هريرة أو إيمان دار بخوشي گركا ئەگەر نەیشی بینی بێت بەڵام ئەوەی کە جوێن بە ئەبوو هورەیرە ئەدا و ڕقی لێیەتی و قسەی پێکا قەناعەتتان نەبی ئەو کەسە بەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیماندار نییە بۆیە ئەمە هەوڵدانی ئەبوو هورەیرە لەگەڵ دایک و باوکە هەوڵدانی ئەبوو هورەیرە لەگەڵ دایکە کە چەندی حەریص بوو خوا هیدایەتی بدا گشت ڕۆژە یەقەی ئەگرد و گشت ڕۆژی هەوڵی لەگەڵا ئەدا بۆ ئەوەی خوای گەورە میهرەبان هیدایەتی دایک و باوکی بدا
هدایەتی دایکی بدا و ئێمەی مسلمانش ئەگەر ببینین خەلەلێکێ لە دایک و باوکمان هەتا بتوانین نەسیحەتیان بکەین بە شێوەیەکی نەرم و نیان نەک بە تووڕەی نەک هەڵشاخەینە سەریانە نەک دوعای شەڕیان لێ بکەین نەک بڵێین ئۆف لە دەستان أوش خدا قبولناك إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد يا ربي خدايا رحم لنا خوشكان من بكي يا ربي خدايا شفايا بو بنيري يا ربي خدايا شفايا بو بنيري يا ربي خدايا رحم لمردوكان من بكي خدايا رحم لدايك باوكان من بكي خدايا رحم لدايك باوكان من بكي يا ربي خدايا هدايتي عن بدي يا ربي خدايا آخر من خير بكي يا ربي خدايا ولاتك من سلامت بكي أمن وآسايشي تياب الله بكيتو يا رب العالمين يا ربي خدايا برحم وبزي خد رحمن تبكي آمين يا رب العالمين إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون ولذكر الله أكبر وأقم الصلاة فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا ممن أنجينا منهم واتبع الذين ظلموا ما أترفوا فيه وكانوا مجرمين